براکانم چۆن عەرەب لە زەلیلی و لە دواکەوتووی و پەرتەوازەیی خوای گەورە بەرزی کردنەوە بە ئیسلام. عومەر ڕەزای خوای گەورەی لێ بێ فەرمووی نحن قوم أعزنا الله بالإسلام، ئێمە قومێکین خوای گەورە بە ئیسلام بەعیزەتی کردن. اعتراف دەکات ڕەزای خوای لێ بێ فمهما ابتغينا العزة بغيره أذلنا الله، هەرچەندە بمانەوێ عیزەتمان دەستکەوێ بەدەسەڵات بین بەغەیری ئیسلام ئیلا خوا زەلیلمان دەکات. ئەمە بۆ عەرەب نییە بەتەنها، بۆ ئێمەی کوردیش. ئیسلام ئەو شەمەندەفەرەیە کە من سواری بم کوردم دەمگەیەنێ بە شوێنی پێویستم، عەرەبێک سواری بێ دەیگەیەنێ، فارسێک سواری بێ دەیگەیەنێ. ئەمە تۆ بڵێ نەوەڵا من نامەوێ ناتەوێ، وەڵڵاهی هەر زەلیل و سەرشۆڕ دەبیت، هەر بەدبەخت و داماو دەبیت. لە ئاخیردا یا دەبێ خۆت ئینتیحار یا ژیانت لێتاڵ دەبێت و نازانی چۆن کۆتایی بە ژیان. با نەخەڵەتین بەو دیعایە، جا لەسەر ئاستی تاک، لەسەر ئاستی خێزان، لەسەر ئاستی کۆمەلگا، لەسەر ئاستی دەوڵەت و دەسەڵاتدار و مەسئولەکان چاک بزانن ئەی مەسئول و دەسەڵاتدارەکان مانەوەی ئێوە و دەسەڵات و عیزەتی ئێوە لەوەدایە کە لەگەڵ ئیسلام بن. سوێن بەخوا پشت لە ئیسلام کەن، خوای گەورە پشتان دەشتێنێ. مەڵێ من فڵانم کوڕە تۆ هیچ نیت، والله هیچ نی، بالله هیچ نیت. چیت ئەو هەموو دەسەڵاتدارەی پێشتۆ کوان کێیان ما تۆش نامێنیت، بەڵام کە نەمایت با خەڵک بڵێ ڕەحمەتی لێبێ، با خەڵک نەڵێ گۆڕ بە گۆڕ چێوبەر لەعنەتی خواکەوێ.